بۆ ساتێکیش ئۆقرەی نییە، فرمێسک لە چاوی ناوەستێت. تاوێک بۆ جەرگی سوتاوی، تاوێکیش بۆ کەم تەرخەمی حکومەت لە بەرامبەر دەستگیر نەکردنی تۆمەتباران و بکوژی کوڕەکەی دەگریت. نزیکەی 50 ڕۆژ تێپەڕیوە بەسەر شەهیدکردنی نەقیب محەممەد لەتیف، ئەو ئەفسەرەی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەی توندوتیژی دژ بە ژنانی سلێمانی کە سەرەتای مانگی 12 ساڵی ڕابردوو لە کاتی جێبەجێکردنی ئەرکدا شەهید دەکرێت و تۆمەتبارەکانیش ڕادەکەن و تا ئێستا دەستگیر نەکراون. دایکی محەممەد دەڵێت تەنها بە دەستگیرکردن و سزادانی بکوژانی کوڕەکەیان جەرگی سوتاویان ئۆقرە دەگرێت. ئەوە 50 شەوێ هیچیان دیار نییە، هیچ هینی دڵخۆشکەیان نییە. من بەس ئەوەمەوێ نەبەخوا هیچم نەبیست ئێستاوەتە ئەڵێ سەرەتای دڵتان خۆشەکەیت نازانم، ئەم دڵخۆشە ئەو کوجارەکەی تریان ڕاستە بێیان خۆیان نەزانن. نەبەخوا ڕۆڵە، نەبەخوا هەر بەشمان قوڕپێوان و گریانە، نەبەخوا خێزان نەخۆش خۆمون داماو بووین نازانم بە قوربانتان بم. بەڕێوەبەری بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنانی سلێمانی دەڵێت سەرەداوی نوێ هەیە بۆ دەستگیرکردنی تۆمەتباران و هیچ دەستێوەردانێکیش لە کەیسەکەدا نییە. هیچ دەستێوەردانێک لە دۆسیەکەیان نیە لەلایەن هیچ کەس و لایەنێکەوە بەپێی ئەو زانیارانەی کە لە بەردەستدایە کاری باش کراوە بۆ دەستگیرکردنیان و لە ئایندەدا دڵنیان کە تاوانبارەکان دەستگیر دەکرێن و سزای عادیلانەی خۆیان بە بڕوای یاساناسان دیاردەی چەکداری و سربەخۆنەبوونی دادگاکان و هەڵهاتنی تۆمەتباران لە دەستی یاسا مەترسیەکی گەورەیە بۆ سەر کۆمەڵگە و ئەم دیاردانە بنبڕ نەکرێن ئەم جۆرە لە کارە ساتانە بەردەوامیان دەبێت. ئاماژەمان بۆ ترسناکی ئەو دیاردەیە کردووە کە بەڕێزت باست کرد و طبعا دیاردەیەکی ناشارستانی قێزەونە و دیاردەیە کە ڕێخۆشکەرە بۆ پێشەرکردنی سەروەری یاسا و بۆ پێشەرکردنی مافەکانی مرۆڤ و چەندین نمونەمان هەیە بەداخەوە لە ماوەی ساڵانی ڕابردووە کە دیاردەی چەکداری هۆکارێکی سەرەکی بە بۆ ئەوەی کە تونوتیژی کوشتن هەڵهاتن لە یاسا بەرەنگاربوونەوەی هێزەکانی پۆلیس و ئاسایش و دەستگا ئەمنیەکان کە بەمانە هەمووی بەو کەسانە کراون کە چەکدار بوون کە مۆڵەتی فەرمیان نەبووە بە دەر لە یاسا چەکیان پێ بۆ بەداخەوە و تا ئێستا توانم بڵێم دوو ڕاپۆرتی نێودوڵەتی کە لەسەر عێراق بووە یەکێک لەو خاڵانەی کە باسکراوە بابەتی بە دەربازبوون و قوتاربوونی تۆمەتبارانە لە یاسا کە وەکو خاڵێکی نەرێنی لەسەر عێراق و هەرێمی کوردستان تۆمار کراوە. پێشتر کە سوکاری شەهید محەممەد ڕایانگەیان کەیسەکە ئالۆز کراوە و تۆمەتباران بۆ دەرەوەی وڵات هەڵهاتوون بەتایبەت کە زیاد لە 50 ڕۆژە نەقیب محەممەد لەتیف شەهید کراوە و هێشتا نەتوانراوە تۆمەتباران دەستگیر بکرێن کە سوکارەکەشی نیگەرانن لەوە یاسا سەروەر نەبێت و کەیسەکە بەلا ڕێدا ببرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.